ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان نیگەرانن لەوەی لە کاتی دەستگیرکردنیاندا و لە دادگاکاندا وە خۆیان دەڵێن بە یاسای کاری ڕۆژنامەوانی مامەڵەیان لەگەڵدا ناکرێت و لە بری ئەوە بە یاسای سزادانی عێراقی و خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی دادگایی دەکرێن. ئەوەی مامەڵەی پێناکرێت لەگەڵ ڕۆژنامەنووسانە یاساکاری ڕۆژنامەنووسی ژمارە 35 ساڵ 2007. ئێستا ڕۆژنامەنووسان زیاتر بە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی مامەڵەیان لەگەڵاکرێ لەگەڵ یاسای سزادانی عێراقی کاتی خۆی. بە تێبینی ئەوەی بیرمان نەچێت لە ساڵی 2007 کە یاسای کاری ڕۆژنامەنووسی دەرچوو لە کۆتا مادەیە ئەڵێ کار بە هیچ یاسا و ڕێنماییەک ناکرێت پێچەوانەی حکومەکانی ئەم یاسایە بن. سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دەڵێن ئەم گرفتەیان گەیاندووەتە فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی و هەندێک جار ئاگادار ناکرێنەوە کە ڕۆژنامەنووس دەستگیر دەکرێت. ئێمە وەک لقی هەڵەبجە و نیگەرانیمان گەیاندووەتە فیدراسیۆن ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی. ینی ئەمە نیگەرانی تەنها ئێمە نییە، سەرجەم ڕۆژنامەنووسانە، ینی لە شار و شارشکانی هەرێمی کوردستانە زۆر ڕۆژنامەنووس گیراوە، ینی بەدەل لە یاساکانی ڕۆژنامەگەری کوردی ڕۆژنامەنووسینی کوردی سکاینی لەگەڵا کراوە، لێکۆڵینەوەی لەگەڵا کراوە. ڕۆژنامەنووسێک دەڵێ دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان ڕۆڵی هەیە لە یەکلاکردنەوەی دۆسی ڕۆژنامەنووسان لە دادگاکاندا و پێویستە دادگاکان سربەخۆ بن. لە کوردستانی ئێمە بە باشووری کوردستان من پێم وتی دەسەڵات مامەڵەیەکی حیزبیانە لەگەڵ جومگەکانی تراکە. مەسەلەن لە منتیقەی زۆنی زەرد ڕۆژنامەنووس لەسەر راپۆرتی ڕۆژنامەنووسی لەسەر کاری ڕۆژنامەنووسی ئەگیرێ، لە زۆنی سەوز هەم ڕۆژنامەنووس لەسەر کاری ڕۆژنامەنووسی ئەگیرێ. ڕۆژنامەنووسان زۆر جار بربەستی گەورەشیان بۆ دروستە بێ بۆ ئەوەی نەتوانن زانیاری بەدەستبێنن بیگەن بەڕایگەشتی. پارێزەرێک دەڵێ یاسای کاری ڕۆژنامەوانی پێویستی بە هەموارکردنەوە هەیە و ڕۆژنامەنووسان دەتوانن لە قۆناغی لێکۆڵینەوەدا جەق لەسەر دادگاییکردنیان بە یاسای کاری ڕۆژنامەوانی بکەنەوە و تەمیزی بڕیارەکانی دادگاش بکەنەوە. پێویستە ڕۆژنامەنووسان زۆر پەنا بۆ تەمیز ببن، تەمیزکردنەوەی قەراراتی دادگاکان کاتێککە بڕیاریان لەسەردات، بە تایبەتی لە قۆناغی لێکۆڵینەوە و کاتێککە دۆسیەکانیانی حالاکرێ بۆ دادگای تایبەتمەند بۆ حکومدان. ئەو مادەی کە تایبەتە بە حەسانەی ڕۆژنامەوانان مادەیەکی لاوازە، چونکە لە مادەکەدا هاتووە لە مادە هەشتی یاساکەدایان لە یاساکەیەدا هاتووە ئەڵێت ئەو ئیجراتانی کە دادگا ئەنجامێدات بەرامبەر ڕۆژنامەوانان دواتر سندیکای لێ ئاگادارەکاتەوە. ئاگادارکردنەوە ئەمە نابێت بە حەسانە. بەپێی ئامارەکانی سنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان لە ساڵی 2022دا 431 پێشەلکاری بەرامبەر بە 301 ڕۆژنامەنووس و دامەزراوی میدیایی تۆمار کراوە. 64 ڕۆژنامەنووسیش بەبێ بڕیاری دادگا دەستگیر کراون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.